ئەمە یەکێکە لە گەڕەکە ژارنشینەکانی ڕۆژ ئاوای شاری مووسڵ. دانیشتوانەکەی لە شەڕی داعشدا قوربانی سەرەکی بوون و زیانێکی زۆریش بە خانوو و کەلوپەلەکانیان گەیشتووە. سەرباری ئەوەی هێشتا ناوچەکەیان ئاوادان نەکراوەتەوە و حکوومەت نەیتوانیوە قەرەبوویان بکاتەوە و پێداویستیە سەرەتاییەکانیان بۆ دابین بکات، بەڵام لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵە و بارانبارین ناچارکراون بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵەکانیان و درێژە بە ژیانیان بدەن. داوامان کرد تا کۆتایی وەرزی زستان و هاتنی وەرزی هاوین لە کەمپەکەدا بمێنینەوە، چونکە لە هاویندا ئەگەر شوێنیشمان نەبێت دەتوانین لە دەرەوە بمێنینەوە. بەڵام ئێمەیان ناچار بە چۆڵكردنی کەمپەکە کرد، وەک دەمینین ئێرە بە کەڵکی ژیان نایەت. حکوومەتی عێراق لە ماوەی کەمتر لە 2 مانگدا زیاتر لە 11 کەمپی ئاوارەکانی لە پارێزگا جیاجیەکان داخستووە. ئێستا تەنها 3 کەمپ لە عێراقدا ماون. بەوتەی ئاوارەکان بەبێ خواستی خۆیان ناچارکراون کەمپەکان چۆڵ بکەن و بگەڕێنەوە ناوچەکانیان. هاتوینەتە ئێرە هیچ پێداویستێکی تێدا نییە، لەگەڵ ئەوەشدا بە ناچاری خۆمان لەگەڵ دۆخەکەدا گونجاندووە. سەرقاڵی پاکردنەوە و ڕێخستنی خانۆکەین، سوپاسی خوددا دەکەین. ئاوارەکان ڕاشی دەگەێنن لەگەڵ هاتنی وەرزی زستان حکوومەت نەیتوانیوە پێداویستی سەرەتایی ژیان و سوتەمەنیان بۆ دابین بکات. ئەوەش دۆخی ژیانیانی سەختتر کردووە. ڕێکخراوەکان و سەرپەرشتیاران ئاگاداریان کردینەوە کە کەمپەکەدا دەخرێت و پێویستە ئێمە چۆڵی بکەین. ئێمەش لێمان پرسین ئەگەر هیچ شوێنێک یاخود خانوویەک نەبێت دەکرێت بۆ کوێ بچین. لە وەڵامدا پیان وتین کە هیچ شتێکیان لەدەست نایە و لە ئایندێکی نزیکدا کەمپەکە چۆڵ دەکرێت و لا دەبرێت. هەر بۆی ئێمە بە ناچاری چۆڵمان کرد و هاتوونێتە ئەم خانووە کە هیچ شتێکی تێدا نییە. سەرباری ئەو قەیرانە دارایی عێراقی تێکەوتووە بەشێک لە هۆکاری پەلەکردنی حکوومەت بۆ داخستنی کەمپەکان پەیوەندی بە هۆکاری نزیک بوونەوەی وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەوە هەیە. حکوومەت دەیەوێت هەڵبژاردن لە تەواوی پارێزگاکان بێ هیچ کەم و کوڕێک ئەنجام بدرێت، چونکە لە سەرەتادا بەشێک لە سوننەکانی عێراق بە بیانووی ئەوەی هێشتا ئاوارەکان نەگەڕاونەتەوە بۆ ناوچەکانیان داوای دواخستنی هەڵبژاردنیان دەکرد.